سلااو و ڕێز تەماشاوانên هێژا خۆپێشاندانên Îranê li tirsî gelek welatên derdorê bi taybetî Lubnan û Iraqê bi awakî zû hatin kontrolkirin. Xwepêşandanên ku tenê ji bo bilindbûna nirxê benzînê dest pê kiribûn bi awakî berfirehtir li seranserî gund û bajarê Îranê belav bûn lê desthilatdarên Îranê internet qut kir û tundû û zoreke berbiçav bi kar anî ji bo kontrolkirina wan. Em ê hewl bidin vê mijarê li gel Umer Elxanîzade sekreterê giştiyê Komeleya Zehmetkeşên Kurdistanê gotûbêj bikin. Kekê Umer tu bi xêr hatî Washingtonê, tu bi xêr hatî dengê Amerîka û tu bi xêr hatî vê bernameya taybet. Di destpêkê de ez dixwazim behsa serdana cenabê we bikim ji bo Amerîka. Hûn ji bo çi hatine Amerîka, hûn çi dixwazin ji Amerîka re bêjin di vê qonaxa ku tê de xwepêşandan li Îranê birêve diçin. پێم وایە ئێستا هەلومەرجەکە جۆرێکە کە هەم خەباتی خەڵکی کوردستان و هەم واقعیەتی ئەو ناڕەزایەتیانەی کە ئەوڕۆکە لە ئێران هەیە بەگوێی جیهانی بگەیەنی. ئێمە هەموو وڵاتانی کەش چوین، من ئەگەر ویزاکەم زووتر بووە زووتریش دەهاتم بۆ ئەمریکا و مەبەستی ئێمە ئەوەیە ژمارەیەک تینگ تانک و خەڵک و موەسساتی کە لە واشنگتۆن کار دەکەن بیان بینین و حاڵیان بکەین لەگەڵیان بدوێن لەسەر بارودۆخێک کە لە کوردستان هەیە، ناساندنی خۆمانە نەک هەر وەک کۆمەڵە وەک ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێرانیش. ئەوانە مەبەستمانە و تا ئێستاش لە دوێنێەوە کە دەستمان پێکردوە ژمارەیەک چاو پێکەوتنمان بووە و درێژەی دەبێت تا کۆتایی هەفتە چ لە کۆنگرسمەن و تینگ تانک و لەبی و ئەوانە. کێک عمر هەر حاڵ ئێوە هاتنە وی وڵاتی بوون بەهێویەکی هاتنە و ڕەنگە تشتێکی قەزەنجێکی وەرگرن ji vê سەردانê we çi qas yanî asta wê hêviyê çi qas cema bilind e ku welatekî wiha ku tundutijî ew bêjin ku nakokiyên xwe li berê li gel Îranê hene weku rejîm yanî ji bilî va xwepêşandan û tiştê ku dibin hûn tiştekî ji wan wergirin ji Emerîkiyan wergirin yanî piştgiriya we bikin yan tiştekî ji bo van xwepêşandana bikin we çi qas hêvî heye divê derbarê. حەولمان ئەوەیە کە دەوڵەتی ئەمریکا و کاربەدەستانی ئەمریکایی لەوە تێبگەن کە کۆماری ئیسلامی ئێران نە ئیسلاحی لە نێودا دەکرێت نە دەکرێت بانجیکەنە سەر میزی وتوێژ. ئێران بۆتە ئەمپراتوریەک لە ڕۆژهەڵاتی ناوین و هەموو شتی خۆی بە زەبر و زەنگ و کوشتار دەباتە پێشێ. لە هەموو وڵاتەکانی ناوچە دەخالەت دەکا هۆکاری هەموو کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوین قەتعەن ئێرانە. لە هەر شەڕێکە لە ڕۆژهەڵاتی ناوین بۆ ئێران دەستی تێیدا بووە لە سووریە، لوبنان، یەمەن، ئەو شەڕ دەگەڵ عێراق و مرکزێکە ناوەندێکە بۆ ئاژاوەجێڕی و پشتیوانی لە ترۆر، پشتیوانی لە فەندامنتەلیزمێکی ئیسلامی و هەتا ئێمە زۆرتر ئەوە بڵین ئەوە بە دنیای بناسیێنین بەلامانەوە گرنگەوە بەرژەوەندی ئێمەیە و لە هەمان کاتدا خەباتی خەڵکی کوردستان خەباتێکی سێکۆلارە و دەگەڵ دموکراسی و ئازادی خوازی لە ئێران هاوتەری بە. ئێمە هەموو حەولمان ئەوەیە کە ئەوانە لە ڕێگای جۆرە و جۆرەوە لە کۆنگرسمەنی دموکرات و کۆماری خوازەوە هەتا تینگتانکەکان هەتا ئەو موەسساتە ئێمە ئەویان پێ بگەێنین. لە هەمان کاتدا من کۆبوونەوەم دەبێت دەگەڵ جاریەی فارسیش ینی ئێرانیش کە لە واشنگتۆن و هەروەها دەگەڵ کۆمەلگای کوردیش لێرە کۆمیونیتی کوردیش لێرە هەر بەرنامەمان هەیە و دانیشتنمان دەبێت کە هەم بیر و بۆچوون و مۆقعیەتی ئێستای خۆمان هەچووەک کۆمەڵە چوەک ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێرانیان پێ بناسیێنین و بڵین کە ئێمە لە هەموو پشتیوانیەک کە سربەخۆی ئێمە بپارێزێ. یەکی عمر ئەزێ vەگەرم vê xebatewet vê derbarê de ew navendiya hevkariya di navêna partiyên Kurdistanê de bes em dixwazim hinekî vegerim Îranê rewşa nihaya Îranê her hal wek me got yanî ew xwepêşandanên ku derdora hefteyekê dirêjkirin hatin serkutkirin gelek qurbanî hebûn gelek ziyan gihîşte xelkê erê xwepêşanderan nizanî bi ku eger wa bibin û rejîmekê wekû rejîma Îranê wê bi vê tundiya han berseva wan bide yanî حسابی ئەنجاما نەکردن که وها دەست پێکردن لە سەرانسەری گوند و باژارێن ئێرانی ئەوە خۆڕسک بوو
ینی خەڵکە و جەماوەر و تووڕە کە وەختێک مەسلەی بێنزینیش هات لە هەمان کاتدا پلانی ڕژیم ئەوە بوو کە ئەگەر ئەوان هاتنە دەرێت سەرکوتێکی باشیان بکە و چاوترسێنیان بکە دەیزانی ڕژیمیش دەیزانی خەڵک دێتە دەرێ و ناڕزایەتی دەردەبڕێ بۆ ئەوانە وە خۆشی ئامادەکرد بوو مەسەن لە زۆرێک لە شارەکان هەر پێشەوەی خەڵک بێتە دەرێ هێزی تایبەتی هێنابوو داینابوو بەڵام بە بڕوای من ئەوانەی کە ڕژیم چاوەڕوانی دەکرد محاسبەی ئەویش ئەو جۆرە دەرنەچوو خەڵک زۆر بە توندی بەرسیفیدا وە مەسەلە ئەوە نەبوو کە ناڕزایەتی دەرببڕن بەرامبەر بە گرانکردنی بێنزین ناڕزایەتیان دەردەبڕی بەرامبەر بە سیاسەتی دەرەوەی ئێران ناڕزایەتیان بوو کە بۆ کۆمەجی یەمەن و حیزبوڵڵا و حەشتی شعبی و هەموو ئەوانە دەکا و ئەوانە مەسەلەی بوو و تەبیعیە کە ڕژیم بۆ خۆشی دەویست بە ئاقارێکدا بیبا ئەو خۆپیشاندانە کە توندوتیژی لێ بکەوێتەوە و هەموو حولی ئەوە بوو من پێم وایە چاوەڕوان دەکرا کە کۆنتترۆل دەبێ چونکە ئەوە ڕاپەڕینێک نییە کە تا ڕوخانی کۆماری ئیسلامی بەردەوام نەبێ ئێمە دەورەی خۆی لە ساڵی ه و دیتومانە ه ئێرانی زاینی دیتومانە کە ڕژیمی شەش خۆپیشاندانەکان دەورە دەورە بوو و ئێترازات تەورە دەورە بوو و ئەویش ئێستا ڕژیمێکی تۆتالیتێری کە هەر لە سووریە 500,000 کەسی کوشتەوە هەموو ڕۆژێ لە عێراق جینایەت دەکا یعنی ئەوانەی ئێستا لە عێراق لە خۆپیشاندراندن هەموو کەس دەڵێ کە ئەوانن کە نزیکە و ئێرانن حەشتی شعبی و ئەو جەریانت و میلیشیا تێرۆریستی و خراپانن من پێم وایە ئەوان خراپتر لەوەش دەکەن بەڵام بە دڵنیاییەوە خۆپیشاندان تەواو نەبووە کۆنتترۆل نابێ هەلومەرجی سیاسی ئێران کۆنتترۆل نابێ بە کۆماری ئیسلامی کێشەکانی زیاد دەکاتەوە ئەم دەورەیە وەک دەورەکانی پێشوژ نییە وەکەوەی سەوز نییە کە ببوورە ئەستە ببرم تو دەبێژی کۆنتترۆل نابێ تو دەبێژی ji ber ku fişara rejîmê li ser xelkê heye barodoxa xelkê rojane têk diçe yan jî tiştek di nava opozisyonê de tê organizekirin ku renge hêviyek hebe ku ewana bawekî organizêterî van xwepêşandanan careke din dest pê bikin û berdewam bikin پێم وایە ئەو هەموو خوێنەی لە خەڵکیان ڕشت ئەو ڕفتارەی کە نیشانیاندا خەڵک ئاوا دەستەڵ ناگرێ و گوزەران و وەزع و ژیانێک لە ئێران هەیە چی بۆ کرێکار چی بۆ خەڵکی کەم دەست چی بۆ کارمەند بۆ هەموو کەس کە ئەسەن گوزەران و ژیانێک نەماوەتەوە و خەڵک تازە ناچێتەوە ئەو دۆخەی هەشتاکان لە ئێران هەشتاکانی زاینی دەڵم کە بە ئیشتیا کۆنتترۆلیان بەسەر هەموو شتێکدا بێ ناو خۆی ڕژیم گەندەڵ و خراپە خەڵک بەرامبەر بە سیاسەتەکانی لە دەرەوە گرجاران خەڵک بەهۆی ئەوە جنبشی ئیسلامی و ئینقلابی ئیسلامی پەرە پێدەدا و سدووری دەکا بە جۆرێک عەتفیان بۆ ڕژیم بوو لە ئەووەڵەوە ئێستا دژین و بە هەموو شێوەیەک بە دژی کار دەکەن هەتا تەرچیبی خۆپیشاندەران گۆڕانەوە خەڵک دەیەوێت کۆماری ئیسلامی ئێران بڕوە شتێک کە ئەو جارە نیشاندرا و بەپان و بەرین لە هەموو جەیەک ئەوە بوو کە ئەو ڕژیمیان نایە بەڵام ڕژیم ڕاستە دەتوانێت سەرکوت بکە و دەتوانێت لەوە زیاتریش چاوەڕوان دەکرێت کە کوشتار بکە بەڵام ئیمکانی نییە بتوانێت تازە ئێرانی دوای ئەم خۆپیشاندانانە ببێتەوە ئێرانی پێش خۆپیشاندانەکان دنیای دەرەوەش لەم بابەتەوە دەبێ بێتە سەرخەت هەم بیرۆڕای گشتی جیهانی دیفاع بکە کە ئێمە دەیبینین لە هەموو جەیەکیش خەڵک بە دژی ئەو کوشتارەیە بەڵام ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەداخەوە هێشتا بەربڵاوە ئێمە وەک کورد وەک ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران وەک کۆمەڵەش هەموو حولی خۆمان دەدەین کە دەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانیش زمانێکی هاوبەش پەیدا بکەین ینی ڕۆڵەوە دیوان خۆپێشانداندا ینی ئەم دەزانن تێبیرا من ساڵە 2004دا ڕەنگە بارودۆخ ڕەوش هەنێکی جیاواز بن ناوێنە سووری و ئێرانێدا کوردێن سووریە 2004دا تشتێکی وها کردن خۆپێشاندانەکردن لە هەموو باژار و گوندên کوردên سووریە لە باکوور ڕۆژهەڵاتی سووریە دەرکەتن لە بەرامبەر ڕێژیمê wê demê partiyên siyasiyên Kurdan piştgiriya wan nekirin û li tersî wêyekê ji wan re gotin divê hûn rawestin û rewş aramtir bibe ji ber wê yanî rejîm bi awekî tund bersivê bide û em jî nikarin wî barî divê demê de rakin
السيناريو كينيزيكي وها النهال إيراني تشيبو بارتيين سياسي رنجا باوكي اشکره نل دجی خو پیشاندانان بون پشتگیری خو پیشاندان دیکرن ل باوکی عملی اوانا ل خودی در نکتن تلویزی چما پارتیین سیاسیین ایران بگشتی و باوکی تایبت کرد خودی باوکی رجدی لسر عرضه وان خو پیشاندانان در نکتن من لما اولا کس چاوروانی اوی ندکرد او خوی مسئله که دوهم اوی که لهر خباتك إنسان أزمون وردقري مثلا إما خوازياري أو بوين كروجي سياهم وشارمي خو بشاندنا كان بلين مانجرتن ببي دو روج دوايتر سي روج دوايتر وهمو كس بنظري من حولي أو بو كقرباني كم تربية فيما أو سياستي عقلا نشا نشاندرا كأو بأشكرا لكردستان كشتاري زورتر دكا لبيانو دقرا وتبعية إما أو وقتانا كذبي بزانين پشتیوانی لە خەباتی خەڵک کەمان دەکەین لە هەمان کاتدا تاکتیکی جیاوازمان بێ بۆ کارکردن من دڵنیام لەم بابەتەوە خەڵکی کوردستانی نەتوانیوە چاوترسێن بکە هەر ئێستاش دڵنیاشم کە خەڵکی کوردستان دەگەڵ حیزبە سیاسیەکان هاودەنگ و هاوتەری بن بەڵام ئەوە ئێمە حیزبە سیاسیەکانین لە جیاتی ئەوەی من بێم وەک نوێنەری حیزبە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هانابەرین بۆ ئەوروپا ئەمریکا بۆ بیرۆڕای گشتی جیهانی ئێمە هێشتا کەم و کوڕیمان هەیە ئەو ناوەندە شتێکی باش و پێشوەچوونی بووە بەڵام ئەگەر ئەو نەوە کەم و کوڕیەمان نەبووە بە دڵنیاییەوە کاریگەری زۆرترمان دەبوو ئالیکاریە ناوێرە پارتیین سیاسیین وەدا ینی تاکیژان ئاستی ئامادەیە کۆ ئەگەر سینۆرەیەکە دنە وها دووبارە ببێ ئێرانی و هەرحاڵ وەکوتە گۆت تەشیرۆڤژی کرد رنگ دوباره ببه یعنی پر ممکنه که جاری کردن دوباره ببهش بر بارودخ خلقی ایدی گشتیه و اصلی که خلق تحمل ناکه یعنی او ناوند آلیکاری تاکیجان اصلی آماده که بمینه لاشکیه گرتی و تشتکی وها لی خودی درکبه من پێم وایە ئەو دیالۆگە ئێستا لە نێوماندا هەیە و ئێمە حەول دەدەین پاڵی پێوەنین کە ئەو ناوەندە بچێت حاڵەتێکەوە کە وەک بەرەیەک وابێ و بتوانێت خۆی خاوەنداریەتی لە بزوتنەوەی ڕزگاری خوازی ڕۆژهەڵاتی کوردستان بکات پێم وایە دەتوانین تاکتیک و سیاسەتی جۆرا و جۆرمان هەبێ گزینەی جۆرا و جۆر دابنین یعنی بابزانین کە چ لە باری سیاسیە و چ لە باری نیزامیەوە من پێم وایە زۆر زۆر گرینگە کە ئێمە بتوانین هاوبیری بکەین هاوبیری کافی نییە هاوەهەنگی تەواو نییە هێشتا جواب نەداتەوە ئێمە بتوانین هاوکاریەکی جددی وەکردەیی بکەین بەرامبەر بە بزوتنەوەی خەڵکی کوردستان ئێستا ئەوە دەخوازێ کوردستان ئالتەرناتیوی هەیە وەک باقی دیکە ئێران نییە ئۆپۆزیسیۆنێکی هەیە کە قبول دەکرێت دەتوانێت وەک ئالتەرناتیو لە کوردستان دەربکەوێ و ئێمە دەبێت چالاکیمان لەم بابەتە زیاتر بکەین ئێمە چوینەتە قۆناغێکی دیکەی خەبات لە ڕۆژهەڵاتی کوردستان با تەوەجه بەوەی کە ئێمە دەبێ ئەوەش ببینین کە ناوچەکە و گۆڕی گەورەی تێدایە و هەموو ناوچەکە ڕوو لە گۆڕانە و بەدڵنیاییەوە ڕۆژهەڵاتی کوردستانیش یەکێک لەو بەشانەی کوردستانە کە ئینیسیاتیوی زۆر گەورەی تێدایە خەباتێکی مەدەنی و ژیرانە و سیاسی تێدایە لەباری کولتوری و فەرهەنگیەوە زۆر زۆر گەشەی کردو و چوەتە پێشێ جیالەوە بە پان و بەرینی ئەوەندە شعوری سیاسی نەتەوەیی هەیە کە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ڕۆژاوە بۆ باکوور بۆ باشوور لە هەموو شتێکدا دەرکەوتووە و کاریکرۆوە نیشان دەدا پتانسیەلێکی گەورەی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە کوردستانە و ئێمە دەتوانین لەسەر حسابی گەورە پرسیرێکە کوردان هەردەم نەئەف بووە پرسیرێکە کوردە هەردەم ئەو ناکۆکیین ناوێنە پارتیین سیاسیدا بووە خەڵکی کورد لە وان وڵاتان ئەف پۆتێنسیێلا کوتە بەحساوی کردی هەیە جەموان ئەسخوازم ینی ئەو تشتێک کوتە بەحساوەیە دیکی یەکبوونا vê tevgera Kurdî li ser erdê renge di rewşeke wekû welatekî wek Îranê de hinekî nemumkin bê ne pêkane bê ji ber ku em dibînin çawa rejîm bi danûstandinê bi her bizaveke em bibêjin opozîsyona re danûstandinê dike erê we li derve çi kiriye yanî li gelek welatan tiştên wiha li derve bêhtir kar jî re dibin yanî we wekû partiyên siyasî yên Îranê bi giştî û bi taybetî jî em behsa tim yên Kurdî dikin Kurdên Îranê
ولا الدرفي ولات لأوروبا لأمريكا لولاتين دنين كو وقت بولاتين دياسبورا وتشد بنجح جفيد يكيرا دانية ئێمە پێمان وایە زۆر گرینگە کە ئێمە خەڵکی دیاسپۆراش یەک بخەین و پێکەوە هاوکاری بکەین. پێم وایە ئێمە ناکۆچی ئێستا لە نێوماندانیە ئەو چوارلایەنە کە ئەساسەن لە کۆمەڵە و دموکرات پێک هاتوون ناکۆچی نییە، بەڵام کۆکبوونەکەمان هێشتا کەمە و دەبێت زیادیکەین، دەبێت نەخشەیەکمان بێ بۆ گشت ڕێگاکە و هەموو خەڵکی دیاسپۆرا خەڵکی غەیرە حیزبیش ئێمە بتوانین بچێشینە مەیدانەکەەوە بەبێ ئەوە کارمان ناچێتە پێشێ ئەو وەختە دەگەڵ باقی حیزبەکانی دیکەی ڕۆژهەڵاتیش یا گروپ و حیزبی دیکە ئەگەر هەبێ ئێمە حازرین بۆ هاوکاری. پێم وایە دەتوانین ئەو قۆناغە بە سەربەرزیەوە بەڕێکەین هەم لە بواری نێونەتەوەی یەک ئۆرگانیزممان بێ بۆ دیپلۆماسیەکی چڕوپەر هەم دەگەڵ دیاسپۆرای کوردی لە بتوانین یەک گوتارمان بێ هەم لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی یەک گوتارمان بێ بە خۆشحاڵیەوە ئێمە لەسەر ئەوانە کار دەکەین و بۆ بەشێکشی پلتفۆرمی تایبەتی خۆمان هەیە و پەسەند کراوە دەبێ بیهێنینە بواری کردەیە کە هەموو هیوایەتی من و هەر کەسێکی دیکە پێم وایە دەبێ ئەوە بێ کە حەوت بدا ئەوانە بچێتە بواری کردەیە و بۆ کاری جددیتر ئەوەندە هاوکاریە لەو قۆناغەدا بۆ کوردی ڕۆژهەڵات ناتوانێت وەڵام دەرەوە بێ. ئێمە مەحکومین بەوەی هاوکاری زۆر زیاتر و بەرینتر و کردەیی بکەین تا دنیاش تا دۆست و ئاشناش تا بیرروڕای گشتی جیهانیش تا باقی بزاوتەکانی دیکەی کوردیش لە بەشەکانی دیکە بتوانن پشتیوانی گەرم و گورترمان لێ بکەن و حسابی زۆرترمان بۆ دەستێوەردانە دەروا خۆپێشاندان درەوشە ئێرانی بگشتیدا دوان خۆپێشاندانی داویەدا تدیت ڕژیمە ئێرانی ئەف یەک ئەف بەهانە دەرخستە هەولێک و ئەوانە دەستێکیژی دەرە دناوان خۆپێشانداناندا هەیە هون لەوان وڵاتێن دەرە هون ژوار ینی ئایا دەستوەردانە دەرە دوان خۆپێشانداناندا هەیە ینی بە شێوەیەکی دن ئەو پشتگیری ئەوان خۆپێشانان دکن یان نا و ئەگەر ناکەن چما ئەv پرۆپۆگاندا هاان هەیە ژ عالی ڕژیمێدا یان ژیژ عالی وان وڵاتاندا هەنێک وڵات وەکو ئەمریکا دەبێژن ئەرێ خەلکی ئێرانی ڕاستی زلم و زۆرێ دەبێ ڕەوش بێگ و هەرتن لێ لەسەر عردێت شتێکی ناکەن هون ژوانە دەبێژن یان تشتێکی ژمەرا بکەن یان ژیژ نەبێژن ئەم پشتگیریاوە دەکەن. من پێم وایە خەڵکی ئێران زۆر ڕاست دەکەن لەو بابەتەوە ئێمە پشتیوانی و هاوسۆزی تەنیا چارمان ناکە و پشتیوانی کردەیی بۆ بزوتنەوەی خەڵکی ئێران و کوردستان لازمە بەڵام بە دڵنیاییەوە دەڵم هیچ دەستێوەردانێکی دەرەچی نەبووە ئەوەی کە مێدیا دژی کۆماری ئیسلامی قسە دەکا یا هێندێک شتەکان دەنوێنێتەوە لە مێدیادا ئەوە کردەوەی خراپی خودی جمهوری ئیسلامیە ئەوەی کە دەستێوەردانی دەرەچی کردووە ئەوەی کە لە هێزی دەرەچی کەڵکی وەرگرتووە خودی کۆماری ئیسلامی ئێران بووە ئەوانن حشتی شعبیان هێناوە لە سێڵاوەکاندا ئەوانن لە حیزب الله لە بزوتنەوەکانی ئێران و لە لوبناان و لەولاولا کەڵکیان وەرگرتووە و تەنانەت هێناویانن ئەفغانیان هێناوە ئەفغانی مسلمان ئەوانن لەشکری زەینەبیون و فاتمیونیان لە دروست کردووە لە ئەفغانیەکان و دەیانێرن لە سووریا سەرکوتی خەڵکی سووریە و ڕۆژاوای کوردستانیشی پێ دەکەن بۆیە بەڵێ دەستی دەرەچی هەیە بەڵام ئەو دەستە دەرەچیە دەستی کۆماری ئیسلامیە کە هاوپەیمانانی دەرەچی خۆی لە کوشتاری خەڵکیدا بەشداری دەدا و کاریشیان پێدەکا دەنا خەڵکی ئێران بەداخەوە پشتیوانیەکی دەرەچی ئاوا هێشتا لێی نەکراوە و ئەو خۆپیشاندانانە خۆڕسک بوون و زۆر فراترە زۆر بانترە لەوەی کە مەسەلەن تەنانەت ئۆپۆزیسیۆنی ئێرانی بچێ کۆنتترۆڵێکە بۆیە ئێمە حەولمان ئەوەیە ئێمە کوردستان وەگاڵترداتی و دەبینین وە کوردستان ئەو دەربیجێشە ئەم پەنجەرەیە ئەم درگایەیە کە لەوێەوە دەتوانین حەول بدەین بۆ یەکگرتووی ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئێمە چەندین جار لە کوردستان بانگەوازمان کردو و خەڵک بە پان و بەرینی جوابی بانگەوازەکەی داوینێتەوە کتومانە مانگرتن کتومانە مەسەلەن پشتیوانی لە خەباتی ڕۆژاوە پشتیوانی لە فێدرالیزم و چی لە باکوور هەمووی جواب ماوەرگرتوێتەوە ئەو جارەکە ئێمە ئەو هێزەنین
کە جیابین لە خەڵکی خۆمان من زۆر بەداخەوەم هێزی دیکەشەیە کە دەچێت دەڵێ داوا لە کۆمەڵە و دموکرات دەکا لە وەختی مزاهراتکە هیچ کارێک مەکەن و هیچ شتێک مەکەن بۆ بە دڵنیاییەوە ئێمە پشتی خەڵکی خۆمان بەرنادەین خۆناغ بە خۆناغسایی دەکەین ئەو پەیوەندێت چڕ و پڕترکەینەوە لەگەڵ خەڵکی خۆمان بەڵام بەسراوەتەوە بەوە کە ئێمە دەبێ کردە و گوتارمان زۆر زیاتر لەوەی کە هەیە یەک بخەین و بۆ ئەوە کار دەکەین و پێشم وایە لەم بابەتەوە دەتوانین کاریگەریمان لەسەر و پۆزیسیۆنی ئێرانیش بێ ئێمە کوردین ناشی شارینەوە کە نوێنەری بزوتنەوەی خەڵکی کوردستانین بەڵام دۆست و برا و هاوپەیمانین دەگەڵ هەموو بزوتنەوەی دموکراسی خوازی و دەگەڵ هەموو گەلانی دیکەی کە لە ئێراندان ئەوانیش دەچەوسێنەوە زوڵم زۆریان لێ دەکرێت بەڵام کوردستان 40 ساڵە خەبات دەکا و 40 ساڵە دژی کۆماری ئیسلامیە کوردستانە سەریدانە نواندووە کوردستانە توانی دەنجی نایدا بە کۆماری ئیسلامی ڕووسور ئێستا ئەوە دەتوانین بە خەڵک بڵین بۆیە ئەم قۆناغەش ئێمە دەبێ نیشانی بدەین ئەوە کوردستانە بەیەکگرتووی ڕوو لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی دەکا ڕوو لە دنیای دەرەوە دەکا ڕوو لە چالاکوانان دەکا و هیوادارم بتوانین ئەوە بە باشتری شێوە بکەین. بەێ عمر ئیلخانی زادە سکردێری گشتیە کۆمەلە زەحمەت کێشێن کوردستانی سپاس بۆ دەماتەوش بۆ سەردانا بەشی کوردی سپاس بۆ ئێوە و بەشی کوردی ئەمریکا هیوام سەرکەوتتان بنەرن هێژا ji bo we jî spas her şad û bextewar bin.